سەبارەت بە پلانگیێڕیە ئەمنی و سیاسی و ئێستاش ئابوووریەکانی پەکەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کە دوجار گەشتوی پەلاماری قوتی خەڵک و مناڵی خەڵک بدەن و دۆخیان ناهەموارکەن بەم شێوەی کە ئەبینین دوکانداران بەدڵێکی تەنگەوە باسنەوەکەن ئەڵێن چەند نیگەرانیەوەی وامان بەسەر هاتووە دوێنتە نیگەرانیەوەی کە بینین کوردێکمای بەسەر ئێمە هێناوە ئەگەر دوژمنێک بووە گوێمان پێ نادا بەڵام کووردە ئەمە ناخۆشترە بۆ ئێمە. پلانگیێڕەکانی پەکەکەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز سۆران خاڵاف چاودێری سیاسی لە سودیەکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز سۆران سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. پەکەکە لە ساڵی 1991ەوە لەو کاتەوەی کە لە باشووری کوردستان خەبات و شۆڕش کرا بۆ ئازادی هەرێمی کوردستان و ئەم هەرێمە هاتە ئاراوە لەو کاتۆ پەکەکە دژایەتی هەرێمی کوردستانەکە گرفتی سیاسی و سەقامگیری بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئەم هەوڵەدا ئەمنیەتەکەی تێکدا ئێستا داجا گەشتوتە ئەوەی کە پەلاماری قوتی خەڵکەدا گرفت بۆ ژیانی خەڵک دروستەکە خەڵک نان بڕاوەکە مناڵی خەڵک بێنانەکات پەکەکە بۆ کاری گەشتوتە ئەوەی کە پەلاماری ئابووری هەرێمی کوردستانیش بدە. ئەلبەت ئێوارەی ئێوە و ئێوارەی بینەرانیش باش بەڕاستی ئەمە بابەتێکە کە جێگەی نیگەرانی بووە لە ڕابردوو بۆ هەموو تاکێکی کوردستان و هەموو تاکانەی کە سەردانی کوردستانیشیان کردووە و گەشتیاران و هەمووانەی کە کاری بازرگانی یەکەنجا چ کوردستانی بنیان غەیرە کوردستانی بن لە وڵاتانیشەوە هاتبن لە ڕووی دەرونیەوە کاریگەریەکی گەورەی جێهێشتووە لە ناخی تاک بە تاکدا. طبعاً بابەتە بابەتێکی فرەڕەهەندە زۆر لایەن لە خۆی دەگرێت بۆعدێکی یاسایی پاشان کۆمەڵایەتی و سیاسی لە خۆ دەگرێت لە ڕووە یاسایەکەیەوە ئەوە جێدەیەڵین چونکە سەر و ماڵ و سامانی خەڵکی تێکدراوە خەڵک بێئیش کراوە ماڵ سووتێنراوە لایەنی ئابووری خەڵک سووتێنراوە لە ناو براوە بابەتە جێڵین بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە بە یاسایانە مامەڵە لەگەڵیاکان و دادگاکانی کوردستان چونکە لە چاوپێکەوتنەکانە بینیمان خەڵکی سکاڵا ئاکات ئەوانەی کە ماڵ و حاڵیان سوتاوە و کە بێئیش بوون و بێکار بوون و سەرۆت و سامانیان لە ناوچووە جاچی لە کەرکووک بێ یا لە دهۆک یا لە سلێمانی یا لە هەولێر ئەمە بەرژەوەندێ باڵاکان و خەتەریاتە بۆ سەر تاک بە تاکی دانیشتوانی هەرێمی کوردستان. لایەنێکی دیکە بۆ عدێکی کۆمەڵایەتی ئێمە دەزانین ئەم بابەتە بابەتێکە لێککەوتەی کۆمەڵایەتی لێکەوێتەوە بەهۆی بێئیشبوونی کەس و کارەکانەوە و خانەوادانە کە بێئیشە بن جیابوونەوە شەڕ ئاژاوە و دوجار لە نێوان کەسەکان و خانەوادەکان و عشیرەتەکانە لێکەوتەی گەورەی لێبێتەوە. سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار لەو بابەتە دەست پێشخەری کردووە لە هەڵگرتنی بابەتی زەریبە لەسەریان هاوکاریکردن چاودێریکردن و بە دوواداچوون بۆ ئەو بابەتە و کەیسە و پاشان نۆژەنکردنەوەی. لایەنێکی دیکەوەیە کە ئەمە دەزانین تۆمەتبارکردن یان دەستبردن بۆ بابەتە هەنووکەیەکان لە هەرێمی کوردستان لێکەوتەی سیاسی لێکەوێتەوە ئەوە تا وتەبێژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی دانی پیانێت کە ئەمە یەکێک بۆ لە کارمەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆیانی لێبەری ئەەکەن. بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر باشە و حاشا هەڵنەگرە من دەستخۆشییان لێ یەکەم کە ئەم بابەتە گرنگی پێ بدرێت لەناو تاک بە تاکی کوردستانە. ئەمە خۆی پرسیارەکە لەوە سەرچاواگرێ بۆچی لایەنێکی گەورەوە تاکێکی کوردستانی بچێتە ژێر ڕکێف لە کاتێکە ئەندام و موچەخۆر و لە یەکێک لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەر بە لایەنێکیشە کارمەندە و بچێتە ژێر ڕکێفی لایەنێکەوە کە لایەنێکی تیرۆریستی دانپێنە نەنراوە لەلایەن حکوومەتی عێراق و وڵاتانەوە بۆچی دەژێر کاریگەری ئەوان نابێت. و ئەم بابەتە بۆ ئەوان جێهێڵین ئێمە دەزانین لێدان لە ئابووری کوردستان لێدانە لە سەر و ماڵی خەڵکی و لێدانە لە بەرژەوەندەکانی خەڵکی و لێدانە لە ناشرینکردنی پیرۆزیەکانی کوردستان و لێدانە لە بوژانەوەی ژێرخانی ئابووری کوردستان. ئێمە دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان زادەی چەندین ساڵ دروستکرا و یان ڕاپەڕینی گەلی کوردستان و دەیان هەزار شەهید و خانەوادە و برسێتی و قەرتاوکردن و کوشتن و بڕینی میلەتی کووردە. ئێستا هاتوۆتە بەرهەم وا دەبینین قۆناغ بە قۆناغ شار بە شار پرۆسەی ئاوەدانکردنەوە ژێرخانی ئابووری گەشانەوەی ئابووری و دڵخۆشکردنی تاکەکانی کوردستان. الپێشیە سەرکردەوەتی هەرێما کوردستانی پرزگرێکە کە مەزن هەیە ئەوژی یعنی سەرەدەریکردنەوە گەل پەکەکێ ئەگەر عەقلیەتەوە سا پەکەکێ بەردەوام بە
سەرکرداتی هەرێما کوردستانی بەرێ نوکەژی و سەرۆک بارزانانی بخۆژێ ماژە پێکریە قەت ئەم دەستی درێژناکیش بووی شەڕی براکوژیە نوکە شەڕێک کەتێ بەر سەرکرداتی هەرێما کوردستانی چاوە سەرەدەریێت گەل بکەن عقلیەتە پەکەکیل سەرویدەمی مەجالێک تێدا هەیە بەکەم کوردی دابژین پەشیمانی نیڤارێ پەشیمانیەک چێ بێت ڤەگەڕیانێک چێ بێت ئێمە دەزانین هەڵسوکەوتی پەکەکە چەندین ساڵە بە جۆرێک لە جۆرەکان ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ هەمیشە حکومەت هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان هەمیشە دانوسانیان لەگەڵا کردوون دانوسانیش نەبوو بێت نەرمی بەرامبەریان نوێنراوە و کارێک کراوە کە پەکەکە لە پێناو ئاراستەیەک یا لە پێناو بەرژەوەندیەک وەک حزبێکی سیاسی لە باکووری کوردستان کاری خۆی بکات نەک کوردستان بکاتە مەیدانی ئاژاوە و مەیدانی لە ناوبردن و قڕکردن و گواستنەوە ئێمە دەبینین شاری سلێمانی خۆشەویست کە شارێکە و بووکی کوردستانە پایتەختی ڕۆشنبیری کوردستانە گیرۆدەی هەڵسوکەوتەکانی و لێکەوتەکانی کردەوەکانی پەکەکەیە ئەبینین مەتاری سلێمانی وەکو گەراجێکی لێ هاتووە بەداخەوە کە دەکرا ئێستا ناوەندی بازرگانی لە سلێمانیەوە هاتوچۆ بۆ دوبەی و بۆ تورکیا و بۆ ئەو بابەتانە بکرایە و گواستنەوەی بۆ شارەکانی دیکەی کوردستان تەبەن جەنابی سەرۆک بارزانی لە لێدوانەکانی داوە تەئکید ئەکاتەوە جارێکی دیکە شەڕی ناوخۆ کورد بە کورد بە هیچ شێوەیەک ڕوونادات ئەوە مەحاڵە ئەوانەی کە کار لەسەرەوەکەن هەستی کوشتن و هەستی دوژمنایەتیکردن لە ناخی کووردا جارێکی تر گەنگەشە بکەن یان بچەقێنن ئەوە خەیاڵیان خاوە و دڵنیاتانەکەمەوە تاک بە تاکی کوردستان ئەم هەنگاوانەی پێ ناخۆشە و پاڵپشتی هەموو بیرۆکەیەکی سیاسی سەرکردایەتی سیاسی کوردستان ئەکرێت و خوێنەوار و نەخوێنەوار ئیشکەر و ئیژنەکەر کارمەند و هەموو ئەوانەی کە لە کوردستانە ئاژین جا کوردی بن یان کوردستانیان بن بە عەرەب و بە تورکمان و کوردستان و بلایەنەکان و دینە جیاوازەکانیش هەمویان پاڵپشتی ئەو پرۆسەیەکەن کە دوجار پرۆسەیەکی ئەمنی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری خزمەتگوزاریە کە ئێمە بینین سەرۆکی حکومەت و تیمەکەی هەر ڕۆژێک لە شارێک هەر ڕۆژێک لە ناوچەیەک هەر ڕۆژێک لە شار و شارۆچکەیەک پرۆژەیەکی گەورە چ گەورە بێت چ وەسەد بێت چ مامناوەند بێت کار لەسەرەوە کات چۆن خەڵکی کوردستان دووبارە ببوژێتەوە و حکومەتی هەرێمی کوردستان ببێتە بەشێک لە مەینەتەکانیان و شان بە شانی ئەوان مەینەتەکانیان هەڵبگرێت جارێکی دیکە بتوانین کوردستان بەرەو ئاوەدانی ببین ئەمە لەلایەکی دیکە ئێمە هەمومان پێویستە ئەو بیرۆکەیە یان ئەو فەلسەفەیە کە پەکەکە و دار و دەست و سەرانی پەکەکە یان ئەوانەی کە نزیکن لە سەران و بیرۆکەی ئەو بوارە سەرگۆنە بکەین و دژایەتی بکەین و لە ناوەندەکانی خوێندن و لە ناوەندەکانی ماڵ و ماڵەکانماندا کە پرۆسەیەکی ڕۆشنبیری معرفی کۆمەڵایەتیە بتوانین کوردستانی و نەتەوەی بوون و بیری نەتەوەی بچەقێنین کە ببێتە زادەی کوردستانێکی ئاوەدان و تاکێکی ئارام کە بتوانین شەو و ڕۆژ بە ئارامی بژین بەڕاستی ئێستا لە کوردستان وای لێ هاتووە من ئەمڕۆ لە شاری سلێمانی چەندین هاوڕێی خۆمم بەسەر کردەوە هەموو نیگەرانە زۆربەی زۆریان ئەو پێداویستیانەی لە دوکانەکان ئایفرۆشت و نرخەکانیان گرانە بەداخەوە پێتەڵێم تێچوویەکی زۆری تێچێت کە شەوانە هەوڵێن دوای ئەوەی کە دوکانەکانیان داخەن بابەتە گران بەهاکانیان ئەگوازنەوە بۆ ماڵیان بۆ ماڵەکانیان لە ترسی سووتاندنە چونکە ئەم بابەتە بابەتێکی نائارامی ناسیاسی ئەم بابەتە بابەتێکی شێواندووە لە کوردستانە کە خەریکە ئەبێتە کەلتور بەڵام خۆشبەختانە لایەنە ئەمنیەکانی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان و دڵسۆزانی کوردستان و هاوڵاتیانی کوردستان چونکەوان بەشێکی گەورن بۆ هاوکاریکردنی لایەنی ئەمنی کوردستان ڕێگە نادەنم بابەتە بەڕێز سۆران پێتان وانییە پەکەکە بە غەڵەت تێگەیشتووە لە پەیوەندی نێوان خەڵک و حکومەتی هەرێمی کوردستان پێیان وایە بەم شتانە بەم پەلاماردانانە واکەن خەڵکی هەرێمی کوردستان ناڕازی بێ لە بەرامبەر حکومەت و هەرێمەکەی خۆی بوەستێتەوە پێتان وانیە خەڵکی هەرێمی کوردستان ئامادەی گیانی خۆی ببەخشێ چ باکی بە ماڵە ئەسووتێ یان ناسووتێ من تأکید هەمیشە لە زۆر جار لە سیمینارەکانە تأکید لەوە ئەکەمەوە کە باس لەوە ئەکرێت ناکرێت حزبێکی سیاسی گەورە ئەگەر حزبە ئەگەر ڕێخستنە بکەوێتە ژێر هەیمەنەی سۆشیال میدیا و هەیمەنەی فەیسبوک و ئینستاگرام و ئەو لایەنانەی کە چەند پەیج و چەند گروپێک ئەیبەن بەڕێوە ناڕەزایی خەڵکی کوردستان بریتی نییە لەو
پیج و کۆمنت و سوۆشیال میدیانەی کە ئەمڕۆ لە کوردستان گەنگەشەی بۆ کرێت ئێمە دەبینین ئەوانەی کە کۆمنت نووسەکانن یان ئەوانەی کە سوۆشیال میدیا بەڕێوەبن چەند کەسێکی کەمن بۆیە پەکەکە وا هەست ئەکات کە خەڵکی کوردستان پەیوەندیەکی ناڕاستە و خۆی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بیرمان نەچێت هەر دۆخێک لە کوردستان بێتە ئاراوە زەرمەندی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پاشان لایەنە سیاسیەکان اینجا حکوومەتی هەرێمی کوردستان چونکە بیرمان نەچێت خەڵکی دەنگی داوە هەر یەک لەو خەڵکانە سەر بەلایەنێکی سیاسین اینجا حکومت پێکێنراوە کەواتە حکومت زادەی یەکەم جار خەڵکی هەرێمی کوردستانە خەڵکە ڕەسەنەکەیە بۆیە بە هەڵا چووە پەکەکە و سەرانەکەیان ئێمە بینومانە لەو منتیقانەی کە پەکەکە لێ ئەژێت من دوورتا نزیک لەگەڵیانە بە بەردەوام و لە راپۆرتەکانیش ئاماژەی پێکرێت بابەتی مەفرەزە خاسە دانێن لە شوێنەکان بابەتی سەرانە وەرگرتنە وایان لێ هاتووە لە ناو گوندەکانە ئێوارەی لێ دابەزنە ناو گوندەکانەوە بۆ سەرانە وەرگرتن لە بابەتی مەڕ و ماڵات و گەنم و جۆ و واتە جگە لە کارە تیرۆریستێکی کە ئەنجامێن و ناشرینکردنی کوردستان لێدان لە ژێرخانی ئابووری ناشرینکردنی پرۆژەی گەشت و گوزاری لێدانە لە تاک بە تاکی ئەو ماڵانەی کە لە سنوورەکانە ژێن چونکە ئەوانیش بەشێکن لە ئێمە دەنگی ئەوانەگاتە ئێمە بۆیە لەم حاڵەتە پەکەکە لە بری ئەوەی ببێت بە قەڵا بۆ هەرێمی کوردستان وای هەست کردووە کە دەبێت بە بەڵا واتە لە قەڵاوە بۆ بەڵا ئەمە بابەتێکە خەیاڵی خاوە و حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پلانی ئاوهای پوچەڵ کردوێتەوە و چەندین هێز خۆی تاقی کردوێتەوە بەرامبەر بە هێزی پۆڵاین و شۆڕژگێر و خۆڕاگری خەڵکی کوردستان خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرهەمی زیاتر و ئەندامی زیاتر و ئێمە دەبینین ئاوەدانتر ئەبێتەوە شارەکان لە ژێردەستی ئەو کابینەیە. گەلک سوپاس چاودێری سیاسی ژێ سلێمانی بەڕێز سۆران خەلاف باوەکی ڕاستەخۆ گەلمەدەبوون گەلک سوپاس بووە سپاس